بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي بخشمدو مهربان. سپاس و ستایشی بپیان بۆ خوای پەروەردگاری جیهانیان. درود و سەلام بۆ سەرگیانی پەیامبەری خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم. میوانانی بەڕێز لای کۆکەوە هاتوونیان خوا بەخێر بێنسە سەر و سەرچاومان. بەڕێزان، ئێستاش بۆ بەرەکەتدارکردنی مەجلیسەکەمان بۆ نووری دیێ و دڵمان گوێویستی چەنایەتێک لە قورئانی پیرۆز دەبین لەلایەن قورئان خوێنی بەڕێز مامۆستا مەحموود کەرکووکیەوە. بەڕێزیان با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن، شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدركي غورناك غير علم الله سبحانه. وصلى الله على أو حزرتي صاحب كمالاتا كأعلى معجزي قرباني من نور قرآنه. برزان ساش گوێویستی وتەی بەخێرهاتنە بین لەلایەن بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوڵۆ
بەرپرسی لخیتێکی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری بەڕێزیان با بفەرمێت. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی بەڕێز، خوشکان و برایانی قەدرگران، گەنجان و لاوانی هیمەتبەرز، ئامادەبوانی ئاهەنگی پێشوازی لە مانگی ڕەمەزان، لە ناخی دڵەوە بە خێرهاتنتان دەکەین لە پێشوازی مانگی نور، مانگی هیدایەت، مانگی بەرەکەت، مانگی هەژاران، مانگی تەزکیەی نەفس و پڕکردنەوەی دەروون، مانگی قورئان خوێندن. خوشک و براکانتان لە ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری هەستان بە سازدانی ئەم ئاهەنگە پڕ لە شکۆیە بۆ هەر یەک لە بانگخوازان، بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی و مامۆستای ناسرا و خۆشەویستی شارەکەمان مامۆستا تاریق تەوەکەڵی و هونەرمەندان سەرکان فایق و محەممەد ئەیوب و کاکە ئارش و قورئان خوێنی دەنگخۆش کاکە مەحموود کەرکوچی. بە ناوی ئێوەی خۆشەویست و بەڕێزەوە زۆر بە خێراتنتان دەکەین و بە هیوای ئەوەی ئەم ئاهەنگە جێگای ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی خۆشەویست بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری 25 شەعبانی 1444 کۆچی بەرامبەر 18 سەی 2023 زاینی. وصلى الله على محمد. سپاس بۆ ئامادەبوونتان. دەستان خۆش بێت.
زۆر سپاس بۆ بەڕێز هونەرمەند مامۆستا محەممەد کەرکووکی خوا گەورە پاداشتی بە خێری بداتەوە. هەر خۆم بە فیدای باڵای شەنگت بم، بە مارانگەستەی غاری تەنگت بم، فیدای غەریبی هەردە و چۆڵت بم، قوربان مەزار و خاک و خۆڵت بم. بەڕێزان ئێستاش گوێبیستی وتاری بەڕێز مامۆستا تاریق تەوەکەڵێ بین. بەڕێزیان با فەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. وأصلي وأسلم على خاتم النبيين محمد صلى الله عليه وسلم المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه إلى يوم الدين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله. آمد باني برز صلاة خواهي قولتان السلبي. السلام عليكم ورحمة الله. حزم كربيا شيء لخدمة برز ما مستا سليم بوينا برای ترى ببرنامجان وعدنا ويما سبب بابن ببرنامجه دعاء خير ودست خوشیمان هي بو انجمنی تکی داد کمری دادگری دستان خوش به بوم کورا حقی خویتی و کاتکی گنجا و بران امرو به هر چیک معنا ود ورای گدست مو داشته با سیران امروی به دست و بو پلیتی یا نوروز باران لخیسیتی ئەوە کۆمەڵێ مامۆساکانی تەکێ پێم ناخۆشە لێرەنین هەمویان پێمانوتون هەر یەکە تەمعن بەدەست خۆیان نییە ماڕەوەڕێ با بچین و مەجبورە بێ بڕوە ئەوە بۆیە لێرەنین هەموو ڕۆشتون. ئەجا من چەند قسەیەکم هەیە بەڕێز مامۆسا خۆی بەرنامەی تایبەتی خۆی هەیە بەڵام منیش باسێکی ئەوەتان بۆ کەم کە ئەم ڕەمەزانە چۆن ئێمە ئیسفادەی لێ بکەین. خواهي قرأ فرمي إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم. خواهي قرأ دوان زمان دانا ولو روزي خواه أرض وآسمان درس كله شوار مانگي شان شر وهرات يا حرام. ما بسم أويا مانگ كان لما كان صار مانگ رمضان نهميان بحرمتره. خواه بهوي دابزين القرآن تيايا بحرمت بوا جناخ وهروا مانگ كاني كواهي. بالنسبة لما كان صار ومان رمضان زور برحمته بالرزا أويز بهوي دابزين القرآن وبرز بوا للروزكاني صار روزي عرفة بحرمتها للروزكاني كا بهوي أوي الحج عرفة وللروزكاني حفتشا جمعة بحرمتها ودو سمو بيان سمان بحرمتها لبر أوي بيان صلى الله عليه وسلم فرمي لو روزيا وحين بواتو ألو روزيا كردو وكان أمة بيشان مدري هر کس بهوی تایبەتمەندیەکی خۆیەوە بەڕێز بووە خزمەکان نابێ بڵێ ڕۆژەکان جا هەر ڕۆژ خوا نییە هەمووی ڕۆژی خوایە بەران فەرقی هەیە. جا ئەم ڕەمەزانە پێش ئەوەی ئێمە چۆن ئیسفادەی لێ بکەین بۆ خۆمان ئەو چۆن بمانەوێ سوودی لێوەرگرین ئەو سوود بە ئێمە ئەگەیەنێ. یەکێ لەو سوودانەی ڕەمەزان بۆ ئێمە فێری خواپەرستیمانەکات دڵتان لێرە بێ. أتكافل لعلكم تتقون بأميدي أوي إيوا فيري خوا باريزي بن لقناه فيري خوا بارسي بن وحقي خوشيتي خوشك كان برا كانوا خزمة كان رمضان چند روزك أياما معدودات دعاء لدس مانته نابي تمريت يابكي أو إنساني كسون أبو عمرة أو دروزك لوين هرشي إدارة بينيانا نانو آوكان بإسراحا ناخوان ليه پرسي بو واشا پرزي على خوا من همو روز نايم بو يرا بعد دسكوتيك بدس بينم كواتا مانگي رمضانيش دسكوتيك بو إيما أبي فيري خوا پرسي و عبايتي زيادي تابكين حتى بتوانين تراويح كان من لمزقو تابكين ولكاتي خويا خالي دوام مانگي رمضان فيري بزي مانكا تو تابرسين نبي سوزاني برسيتي چيا آخر بۆیە ئەم بەرپرسانەی ئێمە ئەوەنە تێرن زەمیەک برسیان نەبووە زەمیەکیش خوا ئەو خواردنەی نەخواردووە کە تۆی خۆی لەبەر ئەوە حاڵی تۆ سوزانێ ئەی بۆ حەزەتی یوسف بەرپرسی خەزێنەی میسر بوو تێری ناخوارد لیان پرسیوە بۆ تێر ناخۆی فەرموویەتی ئاگام لە فەقیر نامێنێ
ئەم کەسە سەرپەرشتا باشە یا کەسێکە سەرپەرشتی بکات کە هەر نازانێ معنای برسێتی چییە و هەر نازانێ برسی یعنی چی. یەکێ لەوانە فێی ڕەحم و بەزەییمانەکە بەرامبەر نەبووەکان واکەی دەستکەی بە باخەڵتە واکەی ئێوارەفتارێکی بۆ بکڕی خاڵێکی کە فێر بە کورتی کات کەمە خاڵێکی کە فێری سەبرمانەکە خوشکەکان براکان تۆ لە بەیانیەوە لە بانگی بەیانەوە هیچ ناخۆی تا بانگی ئێوارە چێ پێتی وت ئەڵڵا جەلە جەلالوه ئەوەش بۆ دەرەکەوێت کە تۆ ساحیبی ماڵی خۆشنی تۆ خاوەن ماڵێکی مەجازی خاوەنی ئەسلی ئەڵڵایە جەلە جەلالوه کە پێتە فەرمێ لە بەیانیەوە تا ئێوارە نابێت تۆ دەست بۆ خواردن بەری خۆڕاگرە بی خۆڕاگر لەسەر نەبووی خۆڕاگرە بی لەسەر برسێتی خۆڕاگرە بی خاڵێکی کە فێری سەدەقەتەکە فێری بەخشینتەکە لە 15 ڕەمەزانەوە لە مەسەبی شافعیە دەسەکەی بە جلفان تا سەدفرە ئەدەی نانی شەو ڕۆژی جەژنت هەبێ ئەبێت تۆ یارمەتی فەقیرە بکەیت کەواتە ڕەمەزان خێر و بەرەکەتێکی زۆری تایە ئیمانداران. جای ئێمە چۆن ئیسفادە لەم مانگی ڕەمەزانە بکەین بۆ خۆمان. یەکێ لەو خاڵە گرنگانەی کە ئێمە ئیسفادە لە ڕەمەزانەکەین بە ئیخلاسەوە بچدە ناو ڕەمەزانەوە نەک بە لاملی و کوڕە بەخواوە هات چی بکەین بە قورئان دووسێ ڕۆژە خەم دنیامان لێ هاتووە قسەی خۆمان بێ ڕۆژ بە ڕۆژی لێمان نزیکە بێتەوە ئەزان و خوشکەکان بەخوا من چونکە عەمەلیاتم گورچیلەیەکم هەیە زۆر خەممە نایگرم نابێ هەرشی گرم پاش گرتوومەتەوە کرد بخوا بەس ئەو خۆشەش نییە وەک ئێوە لێ تێگەیشتون بڵێ بەخواوە نەخۆشە هات بەخوا باوکم خۆش نییە بەڵام سەمیعنا و ئەتەعنا فەرزە و ئەبێ لای خۆمان خۆشی کەین سەبووری خۆمان بدەین چاو ببڕینە پاداشتەکەی کە پێغەمبەر فەرمێ سەڵی الله عەلەیه وسەلەم دوو خۆشی تایە یەکێکان لە کاتی فتارە لە بەیانیەوە خۆ حاضر کە بۆ ئێوارە بەتمای ئەوە بە ئەوە خۆشیەکیانە بەهۆی ئەوە بۆ تەجیرێ ئێوارە گەن هەر چۆنێ بێ شتێ خۆشە حاضر کەنم خوشکانە شتێ خۆش حاضرەکەی چاوە بڕیتە ئێوارە هەر خۆشە خۆشیەکەی کەشی ئەو ڕۆژەی کە لە قیامەتە ئەو کەسەی پەشیمانە لەوەی نەیگرتووە تۆ سەربەرزی تۆ لە خزمەت پەروەردگارابی تۆ جەزای وەرەگری کا فەرمێ وەسەومی لی و ئەنا ئەجزی بەڕاستی ئەوە زۆر مهمە بە ئیخلاسەوە بڕۆ ناو کارەکەوە بە لاملی مەڕۆ ناوێەوە پێ خۆشحاڵ بە خۆتی پێپاکەوە دەروونتی پێپاکەوە لە بوغز و چینەی بەرامبەر لە خۆشەویستی ماڵ لە تووڕەبوون لەگەڵ عایلە و ماڵە یەکێ لەوانە بێ فێری سەبرمان بکە سوودی لێوەرگین بۆی ئێمە فێری سەبر بین ئیخلاس زۆر مهمە ئیمانداران خاڵێکی کە لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە نوێ لاپەڕەیەکی نوێ هەڵەدەینەوە لە ژیانمان ئەمەی ڕابرد سەد گوناه و یەک تەوبە چێ ناو ڕەمەزانەوە بە تەوبەیەکی باشەوە وازە گوناهەکانمان دێنین وعدە دەین دوای ڕەمەزان ئەو گوناهانە دووبارە نەکەینەوە خزمەکان هەرچەند عەبد چاوی قایمە ئینسان هەر گوناهەکە و تەوباکە گوناهەکە و تەوباکە تەفسیری ئەو ئایەتەی یوبەدل الله سەیئاتهم حەسەنات هەنێک ئەڵێن معنای ئەوەیە مفەسیر ئەڵێ معنای ئەوەیە هەرچەند گوناهەکە تەوباکە گوناهەکە و تەوباکە بەردەوام قابی تەوبە لەسەر پشتە و خوا وەرێگرێتەوە قبوڵێکە کەواتە خاڵێ لەو خاڵانەی کە ئێمە ئیسفادە لە ڕۆژوو بکەین ئیسفادە دڵتان لێرە بێ خزمەکان ئەبێت تۆ بە دڵسۆزی بستە ناو کارەکەەوە هەروە نا بەخوا ڕەمەزان هاتیتر شار و نەماوە بۆ چۆ ڕاکەین ئەبێ بە ڕۆژووبی نا پێت خۆش بێ وانە خۆت کە پێت خۆش بێ خاڵێکی کە بەنسبەت پیاوانەوە ئەلمکوس و فی المەسجد مانەوە لە مزگەوت کاتی زۆر ئەوانەی کار و کەسابەتیان نییە کاتی زۆریان با لە مزگەوت بەسەربەرن لەبەر ئەوەی لە مزگەوت تا تووشی غەیبەت نابێ هیچ نەبێ زیکرەکانەکە قورئان ئەخوێنێ ئەگەر قورئان بزانێ دەرس بە دوو مناڵ ئەڵێ مانەوەی لە مزگەوت باشترە لە دەرەوە فەرزەکان زوو بڕۆ بۆ مزگەوت سەعاتیشی لێ بۆ نیوەڕۆ بڕۆ سەعاتی لێ بۆ عەسر بڕۆ زۆری لەوێ بەسەربەرە ئەگەر کار و کەسابەت ناکەی دوکان نییە و مەچوە ناو خەرەباڵغێەوە بۆ غەیبەت بگەڕێ خاڵێکی کە ئەنحەذەر من المەکەدیرات الصیام ئەبێ ئینسان خۆی بپارێزێ لەوانەی کە ڕۆژوو لێڕەکەن ڕۆژوو ئەزوو پاداشتی ڕۆژوو ناهێنن ئەبی هورەیرە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم من لم يدع قول الزور والعمل به
والجهل فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه أجن كسيك وازلق سيبروبوز نهيني ولا شاهدي ناحقه لغيبته لنزاني نهيني أو خواهي يقول في إيسي بروزوكي أونية قز مكان روزو تعذيب نية روزو رحمته روزو خواهي يقول بو إيه ميدانا وحيس في إيسي نية توزخو بكسي لبرساو توني وبيو برسي وبيو خليكا لتوني آخن شي خواهاتا باندا نا خواهي يقول بو أمين ناردو بوتو بو أوي ناردو تو بزانی وەکو وتم ئاگاو لە فەقیر و هەژار بێ فێری سەبر بی فێری ماڵبەخشین بی فێری خواپەرستی بی ئەوەیە مەسەلەکە ئەژینا تۆ لە غەیبەت و لە قسەی بەرز و نزم و لە شایەدی ناحەق و لە مەجلیسی خراپ و لە هیچ واز نێنی کەواتە ڕۆژەکەی تۆ ئیسفادەی نییە ئیسفادەت لێ نەکرد هیچ سەوابێکی دەست نەکەوتووە بەر فەرزەکە لەسەر ناچوو کەواتە ئێمە ئەگەن هەر وەک پێش ڕەمەزان وابین فایدێکی ئەبێ گۆڕانکاری بەسەرمانە هاتبێ تم تەسبیحێکی سەت و یەقلی پەیاکە لەم سەرەوە بڕۆ بەو سەر بە سوبحان الله و بەستەغفر الله و بە لا ئیلاهە ئیلا الله و بە لا حەول ولا قووەتە و هەرچی زیکرێک ئەزانی بیکە ئەفەرمێ ئیحرص على صيانة صيامك وحفظ حسناتك ئەبێ ئینسان حەریص بێ لەسەر پاراستنی ڕۆژۆکەی و پاراستنی چاکەکانی نەڕوات خاڵێکی کە ئیستەنیب الفضولە واز لە زیادڕەوی بێنە واز لە زیادڕەوی بێنە لە سەرفکردنی خواردن و خواردنەوە دوای ڕەمەزان دانیشتی بە یەکەوە هەیارێ ئەم ڕەمەزانە ملیۆن و نیوەکەم داوە بە خواردن بەخوا چیلۆ یەکەمی نەکردووە هەرچی خواردن لەو بازار ڕێنەوێتێ ئەجا زیادڕەوی لە خواردن و خواردنەوە زۆر خراپە ئیمانداران ئەبێ بە پێی باخەڵی خۆت نابێ قەرزی بۆ بکەیت بە پێی پێویست شتەکان بکڕا هەموو جار لە وتاری شاوتومانە ئەو چەند میوەیە کە بە ڕۆژ بە ڕۆژ و حەزت لێیە کڕیوتە ئێوارە لە بیریان نییە بیهێنە سەر سفرەکە ئێدە ئەو پارەیە پاشەکەوت کە مریشکە بکڕە بۆ فەقیرە ئێوارەیە بۆچی ئەیهێنیت و ناسخورێ بۆچی ئەیهێنیت و فڕێدەن ئاگایەکە لە قیامەتە بێ باشترە کەواتە زیادڕەویکردن ئەفەرمێ ئەم چوار شتە هەر کەسێ زیادڕەوی تیا بکە خراپە النەذەر والكلام والطعام ومخالطة الناس ئەم چوارە نەزەر تەمعەن نەزەری حرام وەقسەی بێبەها هەر لە خۆ تۆ حەکایەتکەی و خواردنی زۆر خواردن و زۆر تێکراوی خەڵکیش ئەم چوار شتە شەیتان زاڕە بێ بەسەرتان فإن الشيطان إنما يتسلط على ابن آدم وينال منه غرضه من هذه الأبواب الأربعة شيطان زار ببسر إنسانا لم شوار ريوة لم شوار ريوة زار ببسرتا بهوي النظر وبهوي خواردن وبهوي قصي زوريوة حضرت عمر فرمي رضا رحمة الله عليه بركسي قصي زور كل غلطي زوركا كغلطي شي زور كل گناه بعربي خارجي كا التخطيط والترتيب أبي إما خطيب ودانين برمضان شون أمر رمضان شو روزكي بريا كين خز مكان نكهر بروزويتو لخوهر سايتو إوارة ديوتاو نا أبي برنامجي وداني سلك أفرمي فالذي يعمل بدون تخطيط يكل والذي يجتهد بدون ترتيب يمل هر کەسێ ئیش بکا بەبێ ئەوەی تەختیتی بۆ ئیشەکەی خۆی کردبێت چی بکا ئەوە پاڕەداتەوە بێزارە بێ و هەر کەسێکیش هەوڵدا بەبێ بەرنامە ئەویش هەرمانەوە بێ وازەیە کەواتە ئێمەی ڕۆژوان چی بکەین باشە ئیماندارە کاتەکان دابەشەکەین بێجگە لە نوێژە فەرزەکان ئەوەی قورئان نەزانێ ئەم مانگە مانگی قورئانە بێ هیچ نەبێ خەتمێکی تیا بکەی قورئانە خوێنی زائیدەن زیکرەکەی زائدا مطالعة قراءة أو خوانوارا قراءة ومطالعة خارج عن التعليم هيز نبي جزء من عما سن سورتي كي بتشوك بمناركاني خود يا بمناري كسري أمر بتشاكو نهي لخرافاكي باسي أواكي يارمتي فقير وهزار بكان مانغ رمضان أويا أوا وسرداني كردن بجوريتوانا
زائدەن بۆ کڕینی بەربانگ بۆ ئەو کەسانی بە ڕۆژون خورمایە ئاوە چونکە هەر کەسێ فتار بە یەکێک بکاتەوە ئێوارە لەسەر خوانی ئەو لەسەر نان و ئاوی ئەو ڕۆژوو بشکێنێ فتار بکاتەوە بەقەدەر ئەو خێری ئەگاو لە خێری ئەویش کەمەوە نابێت کۆتا خار زائدەن سەدەقەی فتر و سەدەقەی ماڵ ئەویش ئەبێ لە مانگی ڕەمەزانە بیتی ئەبێ ئەم بەرنامەیە بۆ ڕەمەزاندانی بەم چەند خاڕەی باسم کرد ئیمانداران بە کورتی بوو هەزەکەم جۆرە بەڕێز مامۆستا بگرین بەم چەند خاڵە ئێمە ئیسفادە لە ڕەمەزانەکەین بۆ دنیا و بە قیامەتمان لە کۆتایە داواکەم لە خوای گەورە وا بۆ خاتر عەزەمەتی خۆی مانگی ڕەمەزان بەخێر بە ملمانە خوای گەورە ڕوومان لە هەرزانی کە موفەقمان کە بۆ جێبەجێکردنی ڕۆژوو و شتەکانی تر خوای گەورە هەمولایەکمان موفەقە خوای گەورە لە گوناهی هەمولایەکمان خۆش بێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا تاریخ تەوەگەڵی خوای گەورە پاداشتی بە خێری بداتەوە بەڕێزان ئێستاش بەژۆی دڵمان گوێویستی بەرهەمێکی تری هونەرمەند مامۆستا ئارژ سەرکەوتە بین بەڕێزیان با بفەرمێت بك
زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ئارش سەرکەوت خی گەورە پاداشتی بەخێری بداتەوە. ئامادەبوانی بەڕێز ئێستاش گوێبیستی وتە و وتاری مامۆستای بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیە بین بەڕێزیان با فەرمی بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. الحمد لله على إحسانه والشكر له على توفيقه وامتنانه وأصلي وأسلم على سيدنا وحبيبنا محمد الداعي إلى رضوانه وعلى آله وأصحابه وإخوانه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين وبعد. برايان وخشكان سلامتان لێدەکەین بە سەلامی ئەهلی بەهەشت پێتان دەڵێین السلام عليكم ورحمة الله وبركاته. وای لە پێشوازی مانجی قورئان، لە پێشوازی مانجی ئیحسان، لە پێشوازی مانجی قەدر، مانجی بەدر، مانجی نەسر، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی شەهر رەمەضان الذي أنزل فيه القرآن. مانجی ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە کە قورئانمان تێدا دابەزاندووە. لە فەرمودەیەکدا کە ئیمامی ئەلبانی بە سەحیحی داناوە دەفەرمێت جگە لە قورئان هەموو کتابە ئاسمانیەکان لە مانجی پیرۆزی ڕەمەزان دابەزیون. لە یەکەم شەوی مانجی پیرۆزی ڕەمەزان سحوف بۆ ئیبراهیم دابەزیوە، سحوف لە شەوی یەکەمی مانجی ڕەمەزان دابەزیوە، هەروەها تەورات لە شەوی شەشەمی مانجی ڕەمەزان دابەزیوە، ئینجیل لە سیانزەی مانجی ڕەمەزان دابەزیوە، زەبور لە هەژدەی مانجی ڕەمەزان دابەزیوە، قورئان لە 24 مانجی پیرۆزی ڕەمەزان دابەزیوە. چۆن دابەزیوە؟ لە لەوحی مەحفوظ لە لای خوای پەروەردگارەوە دابەزیوە پێکەوە جوملەتەن واحیدە بۆ بەیت العیزە، بۆ ئاسمانی یەکەمی دنیا. لەوێشەوە لە ماوەی 23 ساڵدا خوای گەورە ئەم قورئانەی بۆ سەر دڵی پاچی پێغەمبەر ناردۆتە خوارێ. ئێمەین لە پێشوازی ئەو مانگە پیرۆزەدا. هێندێک سات و سەعات و لەحزە هەن زۆر پیرۆزن لای خوای گەورە. ئێمەش دەبێ ئەو ساتانە ئیستیغلالکەین، بیکەینە وێستگەی خاوێنکردنەوەی خۆمان. هەموو شتێک پێویستی بە سیانە هەیە. خانووەکەمان، دائیرەکەمان، کارەبایەکەمان، مۆبایلەکەمان، سایارەکەمان، نەفسی ئینسان لە هەموو کەسێک زیاتر پێویستی بە نوێبوونەوە هەیە. باشترین نوێبوونەوە مانجی پیرۆزی ڕەمەزانە کە لەو سەرەوە دەبێتەوە نەفەرێکی کەبی، ئەوە نەبی کە لە پێشی ڕەمەزاندا هەبووی. مانجی ڕەمەزان مانجی لێخۆشبوونە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەموو ڕۆژێک فریشتەیەک بانگ دەکا هۆ ئەو کەسانەی کە ڕووتان لە خێرە بەردەوام بن، بەرەو خێر وەرن، ئەی ئەو کەسەی ڕوود لە شەڕە کۆتایی پێبێنە. و هەروەها لە هەموو شەوێکدا خوای پەروەردگار لێبوردنێکی گشتی دەردەکا. بۆیە ئەمە کاتێک دەبینی کەسێک بەند کراوە لە بەندیخانەیەکدا، شەو ڕۆژ فکری لەسەرەوەی کەی عەفوێک بێ ئەو بگرێتەوە و ئازاد بێ. دەبزانین ئێمەی گوناهبار کە لە سژنی دنیاداین، خوایەک بڕیاری داوە لە مانجی ڕەمەزاندا لێبوردنی گشتی بۆ ئێمە دەرکا. دەبا دڵخۆش بین بەو لێبوردنە گەورە. بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی لە فەرمودەیەکدا کە ڕۆژێکیان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەسەر مینبەرەکەی دەکەوت. مینبەری پێغەمبەری خوا 3 پلیکانە بووە. لە پلیکانەی یەکەم فەرمووی ئامین، لە دووەم فەرمووی ئامین، لە سێم فەرمووی ئامین. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئامینە چ بوو فەرمووت؟ فەرمووی ئەوە جوبرائیل دوعای دەکرد، ئەمیش ئامینم بۆ دەکرد. جاوەرە بێنە بەرچاوی خۆت. جوبرائیل ئەبە و گەورەی خۆیەوە کە پێغەمبەری ئاسمانە،
کە وەحی بۆ هەموو پێغەمبەرانی خوا دابەزاندووە دوعایەک بکە باشترین خەڵقی خوا کە پێغەمبەرە ئامینی بۆ بکە دەبێت چۆن قبوڵ نەبێ بە تەکید قبوڵ دەبێ با بزانین ئەو دوعایانە چ بوو جوبرائیل کرد و پێغەمبەر ئامینی بۆ کرد لە یەکەمیان فەرمووی ڕەبیر لوتی بە خۆڵدا چێت دوور کەوێتەوە لە ڕەحمەتی خوا کەسێک دایک و باوکی دەبینێ لەو کاتەی پێویستیان پێیەتی کە بە تەمەندا چوون ئەوەندە چاکیان لەگەڵ ناکە خوای گەورە عەفویکە دەکەواتە دەست بگرە بە دایک و باوکتەوە هەتا لە ژیاندای با ببنە وەسیلەی لێبوردن و عەفوکردنی خوای پەروەردگار بۆ تۆ دووەم فەرمووی ڕەبی دوور کەوێتەوە لە ڕەحمەتی خوا و لوتی بە خۆڵدا چێ کەسێ بگاتە مانجی ڕەمەزان ئەوەندە چاکە نەکا خوا عەفویکە واتە ڕەمەزان پێویستی بە یەک جوڵە هەیە بۆ ئەوەی خوای پەروەردگار عەفومانکە پێغەمبەریش فەرمووی ئامین لە پاشان فەرمووی ڕەبی دوور کەوێتەوە لە ڕەحمەتی خوا کەسێک ناوی پێغەمبەر بێ لە لای سەڵاوەتی لەسەر لێ نەدا اللهم صل على سيدنا وحبيبنا وقائدنا ومقتدانا محمد بەڵێ خۆشەویستانم مانگی ڕەمەزان مانگێکی ئەوەندە بەرز و بەڕێز و پیرۆزە کە پێویستە ئێمە دڵمان بە هاتنی خۆش بێ پێغەمبەر چی فەرمووە وەکو بەشارەتێک بە سەحابەکانی دەفەرموو دەیفەرموو ئەتاکم ڕەمەضان شەهر مبارەک ڕەمەزان دێ مانگێکی پیرۆزە تفتح فيه أبواب السماء أو فرض الله عليكم صيامه خوای گەورە ڕۆژوەکانی لەسەرمان واجب کردووە تفتح فيه أبواب السماء وفي رواية تفتح فيه أبواب الجنة وتغلق فيه أبواب النار وتغل فيه مردة الشياطين فيه ليلة خير من 1000 شهر من حرم خيرها فقد حرم پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم وا بەرەو ڕوومان دێ مانگێکی پیرۆز کە خوای گەورە ڕۆژوەکانی لەسەر ئێمە واجب کردووە تێیدا بە ڕۆژوو بین دەرگای بەهەشت بەو بۆنەیەوە دەکرێتەوە ئۆڤەرێک کە خوا دەیداتە مرۆڤایەتی دەیداتە بڕواداران دەرگای بەهەشت دەکرێتەوە دەرگاکانی دۆزەخدا دەخرێ شەیطانەکان زنجیر پێز دەکرێن شەوێک هەیە بەقەدەر 1000 مانگ ئەجر و پاداشتت هەیە کە 83 ساڵ دەکات چ پاداشتێک هەیە وەکو ئەوە گەورەوەی ئێمە بەدەستی بێنین جایوارە لە شەیطان کوا زنجیر پێز دەکرێت بڕۆ تەماشاکە لە ئەمن و ئاسایشی دنیا بپرسە لە وڵاتانی ئیسلامی کە زۆری ژووریان لە دین نییە لە مانجی ڕەمەزان لە هێندێک شاردا یەک تاوانیش تۆمار ناکرێت یەک کوشتن یەک دزیش زۆربەی خەڵک بە شەیطانەکانیان زنجیر پێز دەکرێت ئەوەی دەمێنێتەوە نەفسی پیسی خۆیەتی کە غەڵەتی پێ دەکات جا بۆیە ئێمە وای لە پێشوازی ئەو مانگە پیرۆزە ئەو مانگەی کە بە هیچ شتێک ناتوانین ئەو ئەجر و پاداشتە بەدەست بێنین وەک لە مانجی ڕەمەزاندا دەتوانین ئەو چیرۆکە باش گوێ لێ بگرن طەلحەی کوڕی عوبەیدیلا سەحابەیەکی پێغەمبەری خوا بوو ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ دەفەرمێ دوو پیاو هاتن بۆ خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێکەوە بوونە موسڵمان دوو گەنج هاتن لە خزمەتی پێغەمبەردا ئیمانیان هێنا یەکیان زۆر خۆی ماندوو دەکرد زۆر هەوڵی دەدا حتا وای لێهات ڕۆژێکیان شەهید بوو لە پێناوی خوا ڕۆحی بەخشی ساڵێک دوای ئەوە ڕەفیقەکەشی بە مردنی خۆی عەمری خوای کرد و مرد دەڵێ شەو لە خەودا خەونێکم دیت بەهەشتم دیت لە بەهەشتا پیاوێک هاتە دەرێ دەستی ئەو پیاوەی گرت کە بە مردنی خۆی مردووە ساڵێک دوای ئەو بردی بۆ بەهەشت لە پاشان هاتەوە دەستی ئەو کەسەی گرت کە لە پێناوی خوا شەهید بوو بردی بۆ بەهەشت دەڵێ ئەوم زۆر لەکن عەجیب بوو چۆن دەبێت کەسێک بە مردنی خۆی بمرێ بەڵام پێشی کەسێ بچێتە بەهەشت کە شەهید بووە کە ڕوحی بە قوربانی خوا کردووە چ شتێک هەیە لە ڕوح خۆشەویستتر بێت دەڵێ ئەو شتە دەم بەدەم گەیشتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمووی بۆ پێتان سەیرە پێتان عەجیبە شتێکی وا ڕوودا کەسێک لە پێشی شەهیدێکا بچێتە بەهەشت فەرمووی ئەدی ئەو پیاوە لە دوای ئەو ساڵێک دوای ئەو نەژیا ئەدی نەگەیشتە مانجی ڕەمەزان ئەدی بە ڕۆژوو نەبوو ئەدی ئەوەندە ڕکعەتە نوێژی نەکرد ئەدی ئەوەندە جارە قورئانی ختم نەکرد ئەو ئەجر و پاداشتەیە پێشی خستۆتەوە بۆ بەهەشت جا بۆی ئازیزەکانم ئەو ئەجر و پاداشتە تەنها لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا دەست دەکەوێت با هەوڵ بدەین ئەو دەستکەوتانەمان لەدەست نەچێت کە لە مانجی ڕەمەزاندا نەبێت لە هیچ کاتێکی دیکەدا بەدەست نایێت ئەو مانجی ڕەمەزانمان لە پێشە دوو مژدەی زۆر خۆشتان بدەمێت کە
کە لە حەدیسی صحیحدا هەیە لە صحیحی بوخاری مسلمدا هەیە مژدەی خۆش پێتان خۆشە خوای گەورە لێتان خۆش بێت عەدادی گوناهەکانت هەموو سفر بێتەوە فەرموو دووشت کە لە مانجی ڕەمەزان پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەس مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بێ هەرچی گوناهی پێشتری هەیە هەمووی سفر دەبێتەوە هەمووی ڕەش دەبێتەوە ئۆفەری دووەم لێخۆشبوونی دووەم هەدیەی دووەم پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەس تەراویح بکە لە مانجی ڕەمەزان شەو نوێژ بکە هەڵستێتەوە لە دوای نوێژی عیشا چەند ڕکعاتێک نوێژ بکە خوای گەورە لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆش دەبێت دەفەرمەوە خوای گەورە دەرگای لێخۆشبوونی کردوێتەوە با ئێمە هەوڵ بدەین تەوبەیەکی نەسوح بکەین ڕەمەزان مانجی تەمبەڵی نییە وەک مامۆستا فەرمووی زۆر کەس هەیە کاتی خۆی بە چ بەسەر دەبا بە خواردن لە پاشێ و لە شەودا هەر مشەی دێ دوایش ڕۆژەکەی هەمووی دەنوێ ئەوەندەی بە خەبەریش دێ تەماشای مۆبایلەکەی دەکا داخوا فەیسبوک چیە و تیکتۆک چ دەڵێ و سناپچاتە یان یوتیوبە بەو شتانە تەماشا دەکا من یەک شتان پێ دەڵێ فەرموودەیەک هەیە مامۆستا خوێندیەوە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يضع طعامه وشرابه كسيك واز لگناه نهيني واز لدرو نهيني واز لتماشاكردني اشتي حرام نهيني خوا پێویستی بەوە نیە داخوات و خواردنێ دەخۆیان ناخۆیەوە واتە فەلسەفە و حیکمەتی ڕۆژوو بریتیە لەوەی ئینسان چاک بێ هەموومان پێویستیمان بۆ مڕاجعە هەیە چەند زۆر ڕۆژومان هەیە چێ دەزانێت چەند زۆرە ڕۆژومان هەیە لەوانەیە نەزانی ئیمامی غەزالی زۆر جوان پێناسەی کردووە دەفەرمێت سێ جۆر ڕۆژۆوانمان هەیە سێ جۆر یەکەمینیان سەوم العەوام ڕۆژووی ئینسانی عەوام عەوامەکان چی دەبن هەموومان پێکەوە پاشەوێ دەکەین و خواردن ناخۆین و ناخۆینەوە و هەموو شتانەی کە دەزانین ڕۆژووی پێدەشتێ خۆی لێ دەپارێزین ئەو ڕۆژووی عەوامە هەموو خەڵک ئەوە پێ دەبێت بەڵام ڕۆژووی خەواسیش هەیە تایبەت هەیە ئەوانە بەندەی تایبەتترن چۆن بە ڕۆژوو دەبن ئەوان چۆن دەمیان بە ڕۆژوو خواردن ناخۆن مەعیدەیان بە ڕۆژووە ئاو ناخۆنەوە چاویان لە حەرام دەپارێزن گوێیان لە حەرام دەپارێزن زمانیان لە قسەی بوختان و درۆ دەلەسە دەپارێزن ئەوە ڕۆژووی چییە ئەوە ڕۆژووی خەواسە ئەوە ڕۆژووی تایبەتە ئەوە بەندەی تایبەت دەتوانێت ئەوە بە ڕۆژوو بێت ئەوانە کەمن ها هەموو کەس ناتوانێت ئەو جۆرە ڕۆژوە بگرێت ئەگەر تەماشای تیکتۆکت کرد هەتا ئێوارە ڕقس و دەنسی خەڵکت دیت ئەوە بزانە تۆ ڕۆژووی عەوام دەگری ئەگەر تەماشای شتی بێشەرعیت کرد بزانە تۆ ڕۆژووی عەوام دەگری ئەگەر تۆ بە زمانت پێ نەگیرا ئەو زمانەی خۆت باسی خەڵک نەکەی ئەو بزانە تۆ ڕۆژووی عەوام دەگری ئەو ڕۆژووی کە هەر فەرزەکە لەسەر لا دەبا بەڵام لەوەش مهمتر هەیە خەواس الخەواسیش هەیە ڕۆژووی لەوانەش تایبەتتر هەیە کە هەموو کەس ناتوانێ بیگرێ ئەویش جگە لەو شتانەی باسمان کرد لە ڕۆژووی خواردن و خواردنەوە لە ڕۆژووی تەماشا نەکردنی شتی حرام و گوێ نەگرتن بۆ حرام و باز نەکردنی شتی حرام ڕۆژووی دڵیشمان هەیە هێندە کەس هەیە دڵیشی بە ڕۆژوە دڵ واتە بە دڵیشی حقدی تێدا نیە بغزی تێدا نیە تەکەببر و عوجبی تێدا نیە حەسوودی تێدا نیە گومانی خراپی تێدا نیە بەرامبەر بە خەڵک ئەو جۆرە ڕۆژوانەشمان هەیە لە ناخی ڕاخاوێنی کردوتەوە جا فەرموون با بزانین ئێمە کامانەین هەر لەوانەی کە خواردن ناخۆین و ناخۆینەوە با ڕۆژووی خەواسی خەواس بگرین با ڕۆژووی تایبەت بگرین بۆی پاداشتی گەورە بەدەستبێنین ئینسانی ڕۆژوان زۆر خۆشەویستە لەکن خوا بەسە بۆی پێغەمبەر فەرموویەتی والذی نەفس محەممەد بیەدی سوێندم بەو خوایەی ڕوحی محەممەدی بەدەستە لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك أو بونا ناخوشي لدنيا الرجوان دي بونا چي خوشني بو معلومات أو بوني دي لكن خوا لبوني مسك خوش ترى پیغمبر سوێندی خواردوە قەسەم بەو خوای گیانی محەممەدی بەدەستە بۆنی بۆ گەنیوی دەمی ڕۆژەوان لای خوا
لە بۆنی میسک خۆشترە. ڕۆژەوان دوو پاداشتی هەیە. یەکەمینیان کاتێک کە ڕۆژوەکەی دەشکێنێ فەریحە بسەومی، و دووەمینیشیان کە بە پاداشتەکەی دەگاتەوە دیسان بە پاداشتەکەی زۆر دڵخۆش دەبێت. دکتۆرێک بۆی جێڕامەوە کە لە ئەوروپا دەژیان، گوتی من لە ئەوروپا بووم، لە ماڵێکدا دەژیان، بە ڕۆژوو بووم، ڕەمەزان بوو، ڕەمەزان بە ڕۆژوو بووم. دەڵێ دوو کوڕی گەنجیان هەبوو، گوتیان دەمانەیە بە ڕۆژوو بین. دەڵێ منیش گوتم با بە ڕۆژوو بۆ موسڵمانیە، بۆ ئیمانداریە، بۆنگۆ نییە. گوتیان کاکە ئەمە بە ڕۆژوو دەبین و موسڵمانیش نابین، زامە تو چ دەکەی؟ تیوەل حاصل بە ڕۆژوون لەگەڵ پارشێویان کرد، لە پاشان لەگەڵ من دەچین بۆ ئیشێ، دەستیان بۆ شتێک دەبردم، کاکەن گۆ بە ڕۆژوون دەیگو نەیان دەخوارد. تی هەتا ئێوارێ وەختی بەربانگ هێندە خوورمامان دانا، چاوەڕێمان دەکرد، تی فرمێسک بە چاویاندا دەهاتە خوارێک کە ئینتیزاری ڕۆژ و شکاندنیان دەکرد. داگو هەست بە خۆشیەکی زۆر دەکەین کە پێشتر هەست و خۆشیوا لە دڵماندا نەبووە. دەڵێ کە ڕۆژوەکەیان شکان زۆر دڵخۆش بوون. جاکتم وەرە شتێکتان پێ بڵێم، ئەو پێغەمبەری ئێمە فەرموویەتی صلی الله علیه وسلم ڕۆژەوان دوو خۆشی بۆ هەیە، ئەتوو تا ئێستا یەکتان دیوە. تی ئەدەوەکەی کە کەنجینە، تم ئەوەکەی کە ئەوەیە کە ئیمانت بە ڕۆژوو هەبێ، ئیمانت بە پێغەمبەر هەبێ، ببیە موسڵمان، لە قیامەتە ئەو پاداشتە بەدەستدێنی. تی بۆیە هەردووچیان گوتیان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. ئیمانیان هێنا. بۆیە بەڕێزەکانم، لە دنیاشدا ڕۆژ و دڵخۆشت دەکا، لە قیامەتیشدا پاداشتی گەورە و گران و گرنگ بەدەستێنی. بەڵێ ڕۆژوو نابێ بیکەینێ تەمبەڵخانە، مسابقەی قورئان بکە، مسابقە بکەن، وەسابقوا إلى مغفرة من ربكم. ئەو مسابقەی بۆ لێ خۆشبوونی خوا، لەگەڵ خوشکەکانت، لەگەڵ برایەکانت، دەستە خوشکەکانت گروپ دروستکە، بڵێ فەرموو بزانین چی هەمان دەتوانی ختمی قورئان بکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆ لە ڕەمەزان پاڵی نەداوەتەوە، جەنگی بەدر لە هەفتەی مانجی ڕەمەزاندا بۆ جیهادیان کردووە، فەتحی مەکەی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕەمەزاندا. صلاح الدین ئەیوبی هەر لە ڕەمەزاندا لە معرەکەی حەطیم بەرەو قودس ڕۆشت و قودسی ڕزگار کرد. محەممەد فاتح قوستانتینی ڕزگار کرد. مسلمانان لە ڕەمەزاندا فتوحاتی ئیسلامی بەرەو عالەم ڕۆیشتووە. مسلمانان ئەوا بوونە. ئێستامە لە ماڵێ هەر لە موبەرەکەت دوور نەکەیەوە، هەر بەتانێکەت لە خۆ لولدەی، هەر خوا بێ سەعاتێک بڕوە. هەستە بەرجی تەمبەڵی فرێدا، مسابقەیەکی قورئان بکە و مراجعەی قورئان بکە. بەڵام قورئانیش بە شێوازێکی جوان بخوێنەوە. هەموو کەس نازانێ قورئان بخوێنێتەوە. ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها. لە قورئان ڕامێنە، بیخوێنەوە، لێی قوڵبەوە، ئیستیفادەی لێ بکە. زۆر کەسمان هەیە لەگەڵ ئاەتەکاندا دەگریا کە دەست دەیبیستێ بە سڵتەکە متەئەسیر دەبێ، بەڵام لە مەیدانی عەمەلیدا چی لێ دیار نییە. وقضى ربك ألا يعبدوا إلا إياه. بس خوا بپەرستە. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. ئەتوو لەگەڵ باوکو دایکتدا خراپ بی قورئان بخوێنی؟ خوای گەورە باسی و بۆ بکە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. تۆش بچی لە نوێژێش بکەی و قورئانیش بخوێنی و تاوانیش بکەی؟ بۆیە بەڕێزان، لە ڕەمەزاندا ئەگەر بمانەوێ سەرکەوتوو بین، واز لە مۆبایلەکەت بێنە، واز لە مۆبایلەکەت بێنە، با ئەو مانگە بۆ قورئانەکە بێ. وەڵڵاهی ئەو مۆبایلە ماڵی وێران کردووین، زۆربەی کاتی ئێمەی بردووە. فەرموو بە ئەو جارە ئەو مانگە بدەین بە قورئان. ئینجا دەزانی لە ڕۆژی قیامەتە ئێمە چەند قازانجمان کردووە لەوەی کە مۆبایلەکەمان گۆڕی بە قورئان. چونکە لە ڕۆژی قیامەتە هیچ سوودی نییە. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ڕۆژوو بۆ گەورەیە، چونکە ئیش لەسەر ناخی ئینسان دەکا. پێویستیمان بۆیە لە ناوەڕا خاوێن بینەوە، دڵمان خاوێن بێت، قەلبی سەلیممان هەبێت، دڵ و دەرونی پاکمان هەبێت، کاتی خۆمان بە فێڕۆ نەدەی. قورئانەکە بگرێ دەست، بۆ قورئانە بەرز دەبیەوە. إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. بقرآن برز دەبیەوە، پشتی تێکەی نزم دەبی. هەموو گوناهێکیش تاقی کراوەتەوە، ئینسان کەمیان زۆر تووشی زۆر گوناه و تاوان دەبێت. فەرموو سوودی چی هەبوو؟ چ قازانجێ کرد لە گوناه کرد؟ بەڵام تەماشاکە عیبادەتکردن چەند بەرزت دەکاتەوە.
ئینسان لە دوو بەش پێکاتوە بەشێکی بریتیە لە جەستا هەموو ئەو شتانەی لە زەوی دەردێن لە خواردن و خواردنەوە ئەوانەی لە زەوی دەردێن و پێویستیان بە جسمی ئینسانە ئینسان بەرەو زەوی دەبا زیاتر بەڵام بەشی دووەمی ڕوحە غیذای ڕوح بریتیە لە عیبادەتی خوای گەورە ئەوەی لە ئاسمانەوە دێ بەرەو ئاسمانیش دەربا بۆیە تامەزڕۆی ئەو ڕۆژەی کە ڕەمەزان دێ بۆی بە تەواوەتی لەسەر چاوەی خاوێن و ڕوون و کامیاوی قورئان تێر بخۆینەوە ڕۆحمان تێرکەین لە نوێژکردن لە ڕۆژوگرتن لە عیبادەتکردن لە خاوێنبوونەوەی دڵمان لەگەڵ یەکتر بۆ ڕقمان لە یەکتر بێتەوە بۆیە بەڕێزان مانگی پیرۆزی ڕەمەزان بەرەو ڕوومان دێ با ئێمەش ئیستیقبالێکی جوان و ڕێکوپێکی ئەو مانگە بکەین یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت بمانگەینی بە مانگی پیرۆزی ڕەمەزان خوایە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵکەی شیفای نەخۆشەکانمان دەی خوایە ئەو برایش کە داوای دوعای کردو و نەخۆشە و لێرەیە ڕەبی خوایە شیفای دەی اللهم ئامین خوایە ئەجر و پاداشتی ئەو خوشک و برانش بدەیەوە کە ماندوو بوون ئەو پێشوازیان لەو مانگە پیرۆزە کرد لە مانگی قورئان خوایە بۆیان بکەی بەزاد و زەخیری ڕۆژی زیندووبوونیان اللهم آمین وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته شهر رمضان مرحبا مرحبا يا شهر القرآن شادي وخندا لزيني سوزو لنمي إنسان لقونا يترو لشاوي بيدار لبوني بهاش تام ياسماني لشوردني دل بباشي ماني مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا مرحبا يا شهر القرآن مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا مرحبا يا شهر القرآن
القرآن مرحبا مرحبا يا شهر رمضان